خۆشەویستان، ئەمڕۆ نۆبەرەی نووسەرێکی گەنج کە بەڕاستی توانەیەکی زۆری هەیە. کاک گۆران ڕۆمانی خۆی بڵاو کردەوە، شایانی وەرگێڕانە بۆ هەموو زمانەکانی دنیا. ئێستاش پێکەوە بە چەپڵەیەک بە خێراتنی کاک گۆران دەکەین بە بۆنەی کتابەکەی ڕۆمانی مەلا غەریب. بەڕاستی پێویستە ئێمە گرنگی بە کەسێکی ئەوها بدەین، ئەو توانێت کە هەیتی بە خۆرایی نەڕواتن. ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە لە ژیانم. ئەمڕۆ وەڵامی هەموو ئەو دەنگانەمدایەوە کە پڕ بوون لە بێهیوایی. ئەمڕۆ نائومێدیم گۆڕی بۆ ئومێد و ناشرینیەکانم گۆڕی بۆ جوانی. دوای ململانەیەکی زۆر لەگەڵ ئەوانەی کە ببووم بە کۆسب لە بەردەم خەونەکانم، توانیم لەمپەرەکان تێک بشکێنم و بگەم بە خەونەکانم. یەکەم نۆبەرەی خۆم کە ڕۆمانی مەلا غەریب بوو بە چاپی بگەینم. میوانانی ئازیز، ئێستا دەتوانن بێن بۆ ئەوەی کاک گۆران لەسەر کتابەکەی خۆی ئیمزاتان بۆ بکات.